درباره و مجاره کو مجاره که گلکی گرینگه با یکم جاره لهرما کردستان لعراق دسته که هو تی دامزاندن تایبد کابینان هم یا حکومت هرما کردستان بزنیم بو چی گرینگ یا خو هیا بو کوالیتیا خوندنه لهرما کردستان میوانداری برس دکتر هنر عیسی امینداری گشتی دسته متمان بخشین به سازین خوندنه و انجمن بالا لهرما کردستان لاستودیو مکیریه دکتر تو خیراتی دکتر بو چی گرینگه اف انجمنه راستی زور ممنون بوی در فته حولت زوریت هاتیه دان کو دابشن ریفورم که پروری بیت کردن لهرما کردستان حول که جدیل رخ حکومت هرم بویا چرکا وزارت پرورده چرکا وزارت خواندنا بلند بس جهته که سر بخو نبویا که دابشت هندک استاندارد خواندن بیت دانان و حل سنگاندن بوان استانداردانه بیت کردن او پیورید کو او دسته دانید او نواند اکادمی چه کتابخانه چه نواند وکی زانینگه او پیمانگه وکی بجه سر به وزارت خواندنا بلند ده وان پیورید کو او دسته ده دان تطبیق کن اجا او پیورید کو تیتا دان تقریبا بهنده کدابگه پیورید نیو دولتی پیوست کرد که هندک پیور لسر اساس وی جنگه او جنگه ها که هرما کردستان یاته ده و حسب او ظروفت که پرورده و خواندنا بلند یاته ده تی پارت بید دهتا دانان و پشتی فتره که زمانی ده او آستن وان پیوران ده بلند کن که بگه تا آستن نیو دولتی وجه او استاندارد او پیور دبیر جهته که وکی وجه جهته که سر بخو بیت دانان نک جلای وزارت خواندنا بلند و وزارت پرورده و جار به مسئله گلکا گرنگ و یارمتی داد بو بابت ریفورم کردن پرورده دکتر باست لهندک گورانکاری و پلان و آمانجی گرنگ کرد لم بابت و لم پروسی که دستان داوته حس ناکن اما ارکیکی گران به ولگل جنگی پرورده کردستان دا یک نگریتو ولی راستی زور لراستی و با هر ریفورم که اکره ارکیکی آسان نیه ریفورم بیستی با پروسه که بالام پروسه که دبی پروسه که اونیه که سالی که 2 سال به رنگ ام پروسه 5 حتی 10 سالی بخواینه بوی نتایج در بکوه بالام به حول کوششی همو لایک برای من ام پروسه اون در قرص نابه لبروی که دست پیکی پروسه که دست پیکی که زور آسانه بگوی پیورکانی قرص نابن که نواندکانی خوندن یا قطابخانکان یا زانکارکان پیان نکره جنگی پرورده ایمه لباره هاوکاره بو ایوه او استاندارد او پیورانه که دهن ری یک اگل فاکتورکان که به نظر اعتبار ورگری جنگی پرورده ایه اما حل سنگاندنک دکره بوی که لسر آستی حل سنگاندنک دکره که بزانین آستی خوندن و کوالیتی خوندن چلا پرورده چلا خوندنی بالا براورده که لگل آستی اوی که وکو بلی آستی جهانی اکانه دوای لسر ام اساسه هندک پیور دان ری بالان پیورکان ناتوانه پیوری که نیو دولتی بلوی جنگی هرمی کردستان لوانه لو آستن نبی که بتوانه پیورکانی نیو دولتی جبجه که باید پیورکان با پیورکانی که یعنی لعاسته که زور کمتر لوای نیو دولتی دست بی که بالام صبر ایما و زیاده که بتوانیم بگینه با آسته زور باشه دکتر اوه لهرما کردستانی یکم جاره تشتکی هرو لهمی عراقی یکم جاره لعراق جی یکم جاره حتما لولاتین پیشکتی هیا و کار لسری هاته کرین و وجی بر مبنای وکولین و تویجنوایان اف بابت اینای کایوت خواستن هرما کردستانی گرینگی پی بدن یعنی و سقف کی زمانی هیا کو کار لسر بکن جبوه چندی کو کاریگری لسر کوالیتیا پرورده و خوندنا بالا لهرما کردستانی نبیتن آن بگین آسته که گوری دلخوازا کومالگاه نیب دولتی بیت یان زانکوین پیشکتی ین جهانه بیتن حقیقت یک لوان سبب یان اگرت کو زانینگه یان نواندن خواندن پیش کردین الولات پیش کردی حبونا دسته که وکی دسته متمانه بخشیم باید که زور تأثیر هبوید چون او دسته او پیورد دانید بس کلتور اگه چه کرد بین کلتور شفافیت و کلتور باش بونا بردوام
و هەڵسەنگاندن و باشترکردنا بەردەوام چه ڕەوشە خواندنە بیت چه ڕەوشە قوتابیە بیت چه ڕەوشە سیستەمە بیت جاوانە هەمی دەهێنە وەکی بێژەوەی تەطبیقکردن و ڕاستیش وەکی ئەو پرۆسەکە پرۆسەیەکی درستە پیچێک دێ وەختێکی سەریع نابێت احتمالە ئەز شێم بێژمەتە بۆ 3 هەتا 5 ساڵێدی بەس دی سەر هەندێک پرۆژێ تاقیکاری هێنە شوکردن کو بینە پایلۆت پروژەکت پایلۆت پروژەکت چیە مثلا بە هەر پارێزگایەکی زانکۆیەک دێتە هەڵبژاردن بەجا پارێزگای دووکە زانکۆیەک پارێزگای هەولێرێ پارێزگای سلێمانی و چەند قوتابخانەجی دێنە هەڵبژاردن وان پارێزگا پشتی اینگە دی محاولە هێتەکردن کو ئەو زانکۆانە یان ئەو قوتابخانانە بینە پارتنر بێتە چێکردن گەل جهەتێکی کو دەروەی وڵاتە ئێجا چه زانکۆیان ئەمریکی یان قوتابخانەی ئەمریکی بن چه زانکۆیان ئوروپیا بن بۆی بشن هاریکار بن بۆ وان قوتابخانە و بۆ وان زانکۆ کو ئەو پیوەرێت کو دەستەوان بتوانە بەخشین دادنن بێنە تەطبیقکردن ئەوجی چ ڕێکە ئێجا چ ڕێکە ترینینگە یان وەرکشاپن یان سەمینارن بۆ هەوەی کو بشێت بنیاد تحتیە بێتە دانان ژێرخانێ ئەوی قوتابخانە و ئەو زانکۆانە و لە هەمان دەمژی بشێت ئەو کاپاسیتی یان ئەو تواناییان مرۆڤیت و پێویست بینە پێگەهان دکتۆر ئێمە کە باسی کەرتی پەروەرداکەن هەڵبەت کەرتێکی زۆر گرنگەیەکێکە لە پایە گرنگەکانی کۆمەلگا بۆ خۆتان دەزانن باسی ژینگە و لانی دەرونی و سایکۆلۆژی قوتابی بێ بکەین و لە بیری نەکەین من دەپرسم ئایا هیچ لێکۆڵینەوەیەک توێژینەوەیەک بە دووادا چۆنێگە خود لە کاری داهاتوتاندا لەسەر سایکۆلۆژیای قوتابیەکانی ئێمە کراوە لە هەرێمی کوردستان توانای ئەو گۆڕانکاریانە و ئەو وەرگرتنی ئەو شتە نوێیان هەیە یەکێک لە پیوەرە سەرەکیەکان ئەمەیە کە ئەڵێ ستودنت وێلبینگ یان ئەوەی کە پێڵێن بابەتی باشبوونی ئەوەی کاروباری قوتابیانە یەکێک لە پیوەرە سەرەکیەکان ئەمەیە کە باسی ئەوە ئەکرێت کە چ شتێک هەبێت لەو قوتابخانە یان لەو زانکۆیانە کە بتوانن قوتابیان استفادەی لێ بکەن بۆی بتوانن ئەو کێشانەی کە هەیتیان چ کێشەی دەرونی هەبێ چۆن تەنزیمەکە کە چۆن ئەم کێشە دەرونیانە وەکو بڵێ سەرەدەری پێ بکرێ یعنی ئەوەی کە چۆن تەعاملی بەو کێشە دەرونیانە بکرێ ئەو پۆلیسیانە چین کە قوتابخانەکان و زانکۆکان دەبێ دابڕێژن و چۆن تەطبیق ئەم پۆلیسیانە بکە یەکە لە پیوەرەکان لەسەر بابەتی قوتابیانە 100% ینی لەو بابەتە ئیتر ینی کە پایلۆتیش تەطبیق ئەکرێ ئەکید بابەتی توێژینەوە لە ناو پایلۆتەکانە بێ ئەوەی کە قوتابخانە یان زانکۆ تاقیکاری پێڵێن لەو توێژینانە دەرئەکەوێت کە چ لایەنێکی ئیجابی هەبووە چ لایەنێکی سلبی هەبووە کە بتوانن لە تطبیقی نهاییەکە ئیسیفادە لێ ئەوە من دایکی ببوورە من دایکی قوتابیم بۆیە بەڵام گرنگ بۆ ستودنت کاونسلینگ یان ئەوەی کە دەبێت جیهاتێک هەبێ ئۆفیسێک هەبێ کە کاری کاونسلینگ بێ ینی یارمەتیدەری قوتابیم بێ کە ئەگەر لە ڕووی دەرونیوە یان لە ڕووی هەر کێشەیەکی کۆمەڵایەتیەکی هەبێ لەوێ ئەکید مناقشەکرێت و بەڕنامەیەک بدان بەڵام ئەمە ئەبێتە و یەک چشتی تریش هەیە ئەو پیوەرانە وای لێکە کە حکوومەت بتوانێت سیاست دابڕێژێ لەبەرەوەی پیوەرێکت هەیە لەسەر ئەساسی ئەم پیوەرانە حکوومەت قوتابخانەکان و زانکۆکان ملزەم دەکە کە ئۆفیسێک یان جیهاتێک هەبێ کە لەسەر ئەم بابەتانە زۆر باشە دکتۆر پرسیارەکەگە ئەگەر کورتی دیکەمە دوو بەشیش ئەف دامەزراوەیە یان خەت ئەف ئەم جومەنە کاریگەری لەسەر کارên وەزارەتا پەروەردەی و خوێندنا باڵا دێ دروستکە یان دبتە بەدیلیانە دووش ئایا ئەف ئەنجومەنە پەیوەستە بتنێ وەزارەتا خوێندنا باڵا و پەروەردە یاخود وەزارەتên دنج کول زمنی حکوومەتێ بن کاری پەروەردەیە بکەن بۆ نمونە وەزارەت ئەوقاف و کاروبارên ئیسلامی مەحەدێن هەین قوتابخانەشێن هەین زانە ئەوە ئەو دەستەیە بە هیچ شێوازێک نابیتە بەدیلێک بۆ هەردوو وەزارەتە پەروەردە و خوێندنا بڵند کارێوی دەستەی دانانە پیوەرە و هەڵسەنگاندنە بۆ هەندێک ئەو پیوەرانە چاوا تێتە ئایا هەر زانکۆی هەر موسسێکی ئەو پیوەرانە تێتە تەطبیقکەن ئەوە کار تەنفیزی دەبێتە کاری وەزارەتە پەروەردە و خوێندنا بڵند چکە وەزارەتە خوێندنا بڵند و وەزارەتە پەروەردە هەر یەکیشوان قسمێکی هەبنەوەی کوالتی ئەشورەنس یان دڵنیایی جووری ئەو دەچکەن ئەو دە تەطبیقی وی پرۆسە تەطبیقکەن کە هاریکار بن بوو ناوەندن خواندنێک و دابشێن ئەو پیوەرێت و دەستەیان بتوانە بەخشین دیارەت دا ئەو پیوەرانە بێنە جێبەجێکردن ئەو دەستەیە بژیت هەر ناوەندێکی خوێندن
ینی ناوەندێکی خوێندن یان دامەزراوەیەکی خوێندن وێژە هەر جیەکێک و خوێندن بیت پیوەرە بوو دانی تو دێت هێناکرد. بەڵێ بەڕێز دکتۆر هونەر ئیسا مینداری گشتی دەستی متمانە بەخشین بە دامەزراوەکانی خوێندن سپاس دەکەین کە ئامادە بووی. زۆر سپاس بوو بێ دەرچاو.